گوێچکە قش تۆپ دێ چەپڵێ لێبن ڕاهێنانی فێربوونی ئەندامەکانی جەستە بە گروپی من ئاڤار جەبار ڕاهێنەر لە سەنتەری ڕاهێنانی پەروەردەیی بۆ منداڵانی خاوەن پێداویستی تایبەت دەتوانین ڕاهێنانەکە بۆ شێوەیە بکەین چەند منداڵێک بهێنین دای بنیشێنین پاشان ناوی ئەندامەکانی جەستەیان پێ دەڵێن ئەو منداڵانەش دەست ئەبەن بۆ ئەندامەکانی جەستەیان بۆ نمونە پێیان دەڵێن لووت چاو گوێ قش بەم شێوەیە ناوی ئەندامەکان ئەڵێن منداڵەکان دەست ئەبەن بۆ ئەندامەکانیان و دەتوانین تۆپ لە بەردەمیانەدا بنین لە کۆتایی ڕاهێنانەکەیان پێ بڵێن دەست بەرن بۆ تۆپەکان بۆ ئەوەی چێژێک بە ڕاهێنانەکە بدەین و باشتر فێری ڕاهێنانەکە بدەین ئامانج لە ئەنجامدانی ئەم ڕاهێنانە ئەوەیە کە منداڵەکان فێری ناسینی ئەندامەکانی جەستەیان ببن